ڕۆژتان باش. خوشک و برایانی عەزیز، نەورۆزتان پیرۆز بێت. ئەو هەموو مناڵە گەنجە جوانە نەورۆزی ئێوەش پیرۆز بێت. ئەنشەڵڵا ئیمساڵ ئەو ساڵە ئەبێت کە هەموو کوردەکان بەیەکەوە ئیشەکەن، هەموو کێشەکانی خۆمان لەلایەکە ئەنەین و بەیەکەوە بۆ بەرژەوەندی گەلەکەمان شان بەشان خەباتەکەین. داوا ئەکەم لە هەموو وڵاتەکانی دەوروبەرمان کە سیاسەتمەدارەکانمان بەردەن و هەموو سەرکردەکانمان بەردەن کە ئیجازە بدرێت خەڵک سەردانیان بکات و دکتۆر و محامیەکانیان بچنە خزمەتیان. دڵمان لای ئەو خانەوادانەیە کە بەو کارەساتەی بوومە لەرزەیە ئەو هەموو خزم و کەس و کار و خوشک و برا و باوک و دایکیان لە دەستدا. بە پشتیوانی هەر هەمووتان زەختێکەکەینە سەر حزبەکان کە بەرژەوەندی گەلەکەمان پێش بەرژەوەندی خۆیان دابنێن. جارێکی تر زۆر سپاستانەکەم بژی کورد و کوردستان و کوردستان یان نەمان.